لماوي تمني مبارك پیغمبر صلى الله عليه وسلم لخلال 23 سال پیغمبرایەتی کە 3 ساڵیان زەمەنی مەکی و دعوەی سڕی بوو، پاشان 10 ساڵیان دعوەی جەهری بوو کە بە ئاشکرا بوو، و 10 ساڵیش قیادە و قائیدایەتی دەوڵەتی ئیسلامی ئەو کاتی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم، توانیکەوە هەموو ناخۆشیەکان بکاتە خۆشی، هەموو کۆسپە و تەگەرەکانی پێش ئاین و پێش مسلمانان هەمووی تەخت بکات، توانیکەوە تیشک و ڕۆشنایی ئاینی ئیسلام بە هەموو جێگایەک بگەێنێ و هەموو شوێنێک ڕۆشن بکاتەوە. دوا بە دوای نازلبوونی ئیقرا لە ئەشکەوتدا کە خوای ڕەب العالەمین لە شوێنێکی تاریک ئاەتێکی ڕەوشنکەرەوەی ڕەوان کردکەوە خوێندن و خوێندنەوەیە و معلومات و علم و زانستە، دوای ئەوەی کە خوای ڕەب العالەمین يا أيها المزمل يا أيها المدثر بو پیغمبر روان کرد صلى الله عليه وسلم، معلوم تانا کە پیغمبر خوا عليه الصلاة والسلام دڵی جەستەی وەکو بەشەر وایە، قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي. استثناء پیغمبر صلى الله عليه وسلم لەگەڵ بەشەریەت ئەوەیە کەوە ئەو وحی لەخواوە بۆ دێ، بەڵام باقی بەشەرەکانی تر وەکو ئێمە بەبێ وحی بەبێ مەدەدی خوای ڕەب العالەمین بەو شێوازەی کە لە ئایەت و لە فەرمایشتەکانی خوای ڕەب العالەمین ئاگادار دەکرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئیقرا کاتێکەوە جوبریل ئەمین ئەمینی ئاسمان هات کوشی و پێی فەرموو ئیقرا، فەرمووی خوێندەوارنیم چەند جارێک وای لێ کرد، پێغەمبەری خوا ماندوو بوو، پێغەمبەری خوا لەبەر ئەوەی کە نەیبینی بوو پێی شەکەت بوو، حاڵەتەکەی پێی گۆڕا، نەفسیەن پێغەمبەری خوا زۆر ماندوو بوو، بەڵام کاتێکەوە دەچێتە ماڵەوە خۆی دادەپۆشە و خۆی لە لێفەلول دەدا، خێزانە بەڕێزەکەی کەوا خات و خەدیجەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی هیچ کاتێک وا تێ نەگەی کە خوای ڕەب العالەمین تۆ تەنها دەهێنێتەوە، لەبەر ئەوەی تۆ کەسێکی کەوا سلێ ڕەحم جێبەجێ دەکەی، کەسێکی کەوا ڕێزی مرۆڤایەتیت لەلایە، کەسێکی کەوا حەقی ئینسانەکان بە یەک دەدەی، خوای گەورە قەت تۆ شەرمەزار ناکات. دیارە دەعوە و بانگەواز لە پێناو ئاینی خوا کۆسپە و تەگەرەی زۆرە، بەڵام زۆر جاری وایەیە کەمن کۆسپە و تەگەرەکان بشتێنن وەکو ئافرەتێکی بەڕێزی وەکو خات و خەدیجەکەوە توانی پاڵپشتێکی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم. خوای ڕەب العالەمین فەرمووی ئینا سەنوڵقی عەلەیکە قەولا ثەقیلا، ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە کەلامێکی پڕ هەیبەت و تەواو و بەسام و بەشکۆ بۆ تۆ ڕەوان دەکەین، پێت ڕادەگەین کە ئەو کتابە بوو، کە ئەو قورئانە بوو کە خوای ڕەب العالەمین ڕەوانی کرد. بۆیە وەکو پێشینەیەک و ئامادەسازیەک بوو بۆ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام، کاتێکەوە خەڵکانێک لە ناکاو لە پڕەوە تووشی شتێک دەبن، لەوانە تووشی خەوف و تووشی شۆکێک ببن، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایەن خوای گەورە ئاگادار کرایەوە ئینا سەنوڵقی عەلەیکە قەولا ثەقیلا. ئەو وتەگرانەی ئەو وتە بەهێز و بەپێزەی کەوە پرسام و هەیبەتی خوایە ئەو قورئانە بوو، خوای ڕەب العالەمین ڕەوانی کرد، بۆەوەی کەوە پڕە لە ئەوامیر، بۆیە ثەقیلە، لەبەر ئەوەی ناکەوە نوێشکردن زەحمەتە، لەبەر ئەوەی کەوە ئەوامیر و نەواهی تێدایە، فەرمانی تێدایە، ئەوها بکەن، حەرامی تێدایە، قەدەغەی تێدایە، وازبی تێدایە، جیاواز لەگەڵ هەموو دینەکانی تر کە ئەو هەموو ئەحکامەی نەبووە، بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام پڕ بووە لەو هەموو پیرۆزیکەوە لە ئەوامیر و نەواهیەکاندان. خۆشەویستان، قولا ثقيلا معناي أوبو فاستقيم كما أمرت، وكو أوبو كخوي رب العالمين فرمي أي محمد صلى الله عليه وسلم راس برو ريقي راس برمدا وكو فرمان بيكراوا لكاتك وبيغمبري خوا رديني مباركي سفيدة بوليدة برسن أشبت يا رسول الله أو بيروي أي بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي شيبتني هود وأخواته براسي سورة هود باقي كاني خوشکەکانی پیریان کردم لەبەر ئەوەی کەوا فەستەقیم کەما ئومیرتەی تێدا بوو، بەردەوامبوون لەسەر خزمەتکردن بە داعوەی ئیسلامی، بەردەوامبوون بە پێشکەشکردنی خەباتی ژیان فیدایی ئیسلامی. بۆیە خوای ڕەب العالەمین ئەو کاتە فەرمی قەولا ثەقیلە، لەبەر ئەوەی کەوا پێویستی بە فیداکاری هەیە، پێویستی بە شەونخوونی هەیە، پێویستی بەوە هەیە کەوا لە ئیمتیازاتی خۆت ببووری، لە براگەورایەتی ببووری، لە ڕێز و معاش و پارە و پلەی باش ببووری، أو قولا ثقيلا. يعني فرمي واعبد ربك حتى يأتيك اليقين، أي محمد صلى الله عليه وسلم
تا ئەو کاتێکەوە یەقین دەتگاتێ ئەتۆ شکرانە و عەبدایەتی خوای ڕەب العالەمین بکە. یەقین ئەوە نییە بە بەرامبەری شک و گومان بێ، یەقین بە واتەی مردن دێ، بە واتەی مەرگ دێ، واتە ئینسان تاوەکو دەمرێ من المەهدی إلى اللەحدی، لە بێشکەوە بۆ ناو گۆڕ دەبێ خواپەرست بێ، دەبێ خواناس بێ و بەردەوام بێ لەسەری، و هەروەها زاڵ بێ بەسەر ئەو کۆسپوتە گەرەی دێتە سەر ڕێگای گەرمیە، ساردیە، شەوە، تاریکە، نەبوونیە، فەقیریە، لەوانەیە جاری وا هەبێت تۆمەتبار بی، لەوانەیە جاری وایە قاچاغ بی، لەوانەیە لەسەر ئەو خزمەتەی پێشکەشی دەکەی، ئەو دڵسۆزەی پێشکەشی دەکەی خەڵکانێک بە ناوێک بانگت بکەن، بە ناوێک تۆمەتبارت بکەن، بەڵام نابێ ئەو کۆسپەوتە گەرەیە ببێتە مایەی سارکردنەوەی ئێوەی بەڕێز، نابێ بێتە مایەی سارکردنەوەی موسڵمانان. بۆیە بەڕێزان، ئەو کەسێکەوە بە تەمای موهمەیەک بێ، بە تەمای گەیاندنی پەیامێکی گەورە بێ، دەبێ زۆر فیداکاری بۆ بدا. ئەو هەموو خوای ڕەب العالەمین ئەو هەموو جارەکە بە پێغەمبەری فەرمووە فەستەقیم کەما ئومیرتە و واعبد ربك حتى يأتيك اليقين یان إنا سنلقي عليك قولا ثقيلا، ئەوە هەموو ئامادەسازی بووە، هەموو گۆشەکردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆەوەی کەوە ڕوبەڕووی ئەو هەموو کۆسپ و تەگەرە ببێتەوە کە دێتە سەر ڕێگای بانخوازان، دێتە سەر ڕێگای داعی و بانخواز و کەسی ئاشناکەری خەڵک بەخوا، کەسێکەوە دەیەوێ خەڵک بەخوا شاد بکە، خەڵک بەختەوەر بکە بە ئیسلام، زۆر تاسە و تەگەرەی لە پێشە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایەن ڕاگەیاندنەوە سوکاتی پێکرا، ساحریان پێگوت، کافریان پێگوت، کاهینیان پێگوت، مەجنونیان پێگوت، شاعیریان پێگوت، هەرچی قسەیەکە لەو کاتی شەرم بوو بە پێغەمبەری خوایان گوت صلی الله عليه وسلم. ئایا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام فەرمووی مادام خەڵکێک بێ من ئەوها فیداکاری و دڵسۆزی بۆ بکەم و ئەویش ئەوها بەرامبەرم بێ ئەمەک و بێوەفا بێ لێ گەڕەکەیفی خۆیەتی ئەو خەڵکە، کورە خەڵک بێوەفایە خۆتی بۆ بە هێلاک مەدە. زۆر جاری وهەیە خەڵک با بە داعیانی ئەو ڕۆژ دەڵێن کورە فلان کەس، کورە مامۆستا ئاگات لە خۆت بێ، ئەو خەڵکە ئیوەی نییە خۆتی بۆ بە هێلاک بدەیت، ئەو دینە خوای هەیە خوا دیفاعی لێ دەکات. طبعا آمنا بالله، دین ئیخوایە و إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. بەڵێ خوا پارێزگاری لە ئاینی خۆی دەکات، بەڵام دەبێ ئێمەش بای خۆمان شکۆمەندی و شەڕەفمەندی خۆمانی پێوە وەربگرین. نە من بووم و نە تۆ بووی، ئاینی ئیسلام ڕۆژ بە ڕۆژ شکۆمەندتر بووە، ڕۆژ بە ڕۆژ بەرزتر بووە، بەڵام عافیا بۆەوەی کەوا بەجێ نامێنێ، لەو گەورەیە و لەو فەزلە دوا ناکەوێ و خۆی پێوە دەگرێ. کە ئەو هەموو تەگەرە هاتە پێش پێغەمبەرمان صلی الله عليه وسلم، لە لێدان، لە دەرکردن، لە ئەزیەت، لە جنێوی سووک، لە هەموو شتێک خوای رب العالمين فرمي فاصدع بما تؤمر وأعرض عن المشركين. أي محمد صلى الله عليه وسلم آلاي بو برسكو برو بانقوازي بو بكا، برو بانق شيء حق بكا، قل جاء الحق وزهق الباطل إن الباطل كان زهوقا. أي محمد صلى الله عليه وسلم لشرمي فلانو لترسي فلانو لبر مصلحتي فلانشت نكي تنزل بدينك بكي، فاصدع بما تؤمر، برو سەر ئەو چیایە و بە نوێژی ڕۆ ئیعلانی بکە، بڵێ لا إله إلا الله محمد رسول الله، ئەو پەیامێکەوە هەتا بە گوێی خەڵکدا بچرپێنە. ئەدی کاتێکەوە خەڵکانێک دێتە سەر ڕێگات بە ترساندن، بە تۆقاندن، بە لێدان، بە سارکردنەوە و هەڕەشە و بە هەڕەشەی نانبڕین و گرتن و ئەو شتانە، نابێ ئینسانی ئیماندار هەست بە تەنهایی بکە. بەڕاستی کاتێکەوە خەڵک سار دەبێتەوە لە ئاست دەعوە و بانگەواست، ئەو خاڵەیە بەداخەوە، کاتێکەوە دەگەوێ ناو ناخۆشیەک و ناو تەنگ و چەڵەمەیەکدا هەست بە تەنهایی دەکەی، ئەوەی بیبینێ دەزانێت کە هەستی بە تەنهایی کرد، دەڵێ باشە بۆ وام کرد، باشە دی بۆ خەڵک وای نەکرد، بۆ ئەوەی من کردم خەڵک نەیکرد. ئەو تەنهاییە پشتی ئینسان دەشێنێ ئەگەر ئاگای لە خۆ نەبێ، ئەگەر ئاگای لە ئایەت و لە فەرمایشتەکانی پەروەردیگار نەبێ، لەوانەیە پشتی بەعار دەکەوێ. بۆیە خوای رب العالمین فەرمووی إنا كفيناك المستهزئين. أي محمد صلى الله عليه وسلم ئێمە دەرحەقی ئەو کەسانە دەین کەوا ئیستیهزا بە تۆ دەکەن، دەربارەی ئەوانەی کەوا سادت دەکەنەوە، دەربارەی ئەوانەی قسەت پێ دەڵێن ئێمە کیفایەتین بۆوان و لێیان گەڕێ ئێمە حەقیان دەدەین. ئەو قەولە ثەقیلەی کە خوای گەورە باسی کرد، بەڵێ تەئسیری لە دڵی پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵاتو وەسەلام، قورسی وەحی، قورسی ئەمانەتی دەعوە و بانگەواز، حقدی مشرکەکان و کافرەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناخەوە تۆزێک نەوعەما تووشی شتێک بوو، تووشی ماندووبوونێک بوو، تووشی تەعبێک بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.
لەبەر ئەوەی خوای ڕەب العالەمین پێغەمبەر بەتەنها ناهێلێتەوە، پێغەمبەر و سەرجەم بانخوازانی حەق بەتەنها ناهێلێتەوە. فەرمووی چی؟ فەرمووی وەلەقەد نەعلەم إنك يضيق صدرك بما يقولون. أي محمد صلى الله عليه وسلم إما آقاما ليه بتأكيد كواتو أو خلقي قصد بدل استاد الدكاتوا لأس دعوة بانقواز صار دبيو آقادار بخوا هل لقلتا زا أوستر كوتني قوريك أخوي رب العالمين لقل إنسان به وكوكاتك بيغمبر ما صلى الله عليه وسلم لشار طائف باش أو دعوة بانقواز النرمونياني بخلق الراقيان ئەنجا خەڵکانێک بەربارانیان کرد بە منداڵ و بە شێت و بە هەر هەموو کەسانێک لێیە دەتاوەکو هەموو لاشەی مبارەکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوور بوو لە خوێندا هاتە دەرەوەی شاری طائف و دانیش لە بندارێک کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی اللهم إني أشكو إليك ضعف قوتي ئەی خوایە ئەمن بێهێزی و بێتوانایی خۆم بۆ تۆ بەرز دەکەمەوە إن لم يكن بك غضب علي فلا أبالي والله أي پروردگارم لسر أوهم ناخوشي ودرب دري وآواري ونبوني وأوهم سكايتي كبيم ذكر إن لم يكن بك غضب علي فلا أبالي أجر توم ليت ورنا بأي پروردگار هيج باكم بخلق نية هيج باكم بس سكايتي كان نية هيج باكم بوتان وتشرني أي پروردگار دبي وا ضلي خود بدي وكوا بل يا رب العالمين إلا قوضان